ئافرەت هەیە یەک مناڵەکەی لەوێ پاگەکاتەوە نایخاتە شوێنی سەرلی تایبەتی خۆی و حاوی تایبەتی خۆی لەسەر فەرشی نوێژەکە شتەکە بەجێ هێڵێ. لە ناو مزگەوتی گەورەی شاری سلێمانیم ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە ناو تەوالێتی ژنانی مزگەوتەکە شەڕ و ئاڵۆزی لە نێوان چەند ژنێک ڕوویدا و ئەمەش هۆکار بۆ بۆی کە تەوالێتی مزگەوتەکە دابخرێ. من بۆ مەبەستا چمە لای پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی مامۆستا سڵاو لێبێت ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت تا چەند ئەو دەنگویانە ڕاستەکە گوایە شەڕ و ئاڵۆزی ڕوویداوە بەهۆی ئەوە دەرگای تەوالەتەکان داخراوە. هەناوی خی بەخشندەی میهرەبان دیارە مزگەوت ماڵی خوایە و مزگەوتی گەورە کە سنتەری شاری سلێمانیە بەشی پیاوان و ئافرەتانی هەیە. بەشی ئافرەتان پێکاتوە لە تەوالێت و شوێن دەستنوێژ و دوو نهۆم بۆ نوێشکردنی ئافرەتان بەو پێی کە سنتەری شاری سلێمانیە و قرەباڵغێکی زۆری لەسرە هەموو ئەگڕووە کاتە مزگەوتی گەورە هەم پیاوان هەم بەشی ئافرەتان لە ناو بەشی ئافرەتانە بەڵێ چەند حاڵەتێک ڕوویاوە وەکو لە هەموو هەموو شوێنێکی قەرەباڵغا ئاساییە ئەو شتانە ڕووهەیەت و وەکو وتمان بە تایبەتی لە شوێنێکی وەکو مزگەوتی گەوری شاری سلێمانیە و سەبەبی سەرەکیشی کە لە ئێستاە داخراوە بەشی ئافرەتان ئەو پیس و پۆخلیە لە ڕادەبەدەرەیە کە ینی بەڕاستی ئیداری مزگەوت هەراسان بۆ بەدەستیەوە هەموو شەوێک ئەو شوێنی ئافرەتانە پاگەکرێتەوە بۆ ئەوەی کە پاکیشی یەکاتەوە بەس ئەوە زانێک کە چەند ئەماندوو ئەبێ پێوەی و تا چ ڕادەیەک پیس و پۆخلی بەدی ئەکرێ لەوێ حاوی تایبەتی بۆ نمونەدانراوە لەوێ ئەو پیس و پۆخلی کە لەوێ بەدی ئەکرێت ینی لە شوێنی پیاوانەکە ئیزدحامێکی زۆر زیاتری لەسرە بەدی ناکرێت. هەر سەبات بۆ شەڕ و ئاڵۆزیە دەوترێت ژنێک هەیە کە لە ڕووی دەرونیە و تاوانیە پەلاماری خەڵکەدا و چەقۆی پێ ئێوە چیەکەن بۆ چارەسەرکردنی و حاڵەتە ئەوەی کێکە لە حاڵەتەکان کە خەڵکێک ڕۆکاتە ئێرە کە باری دەرونی تەواونیە ئەویژێکێکە لەو حاڵەتانە کە ڕوویاوە لە مزگەوتی گەورە و زۆر ئاسایی و شوێنی ئاوا وەکو وتمان هەموو کەسێ ڕوویتیەکە ئافرەتێکە کە باری دەرونی تەواو نییە یعنی ئینسانێک کە باری دەرونی تەواو نەبێ پێویستە ببرێ عیلاج بکرێ چارەسەر بکرێ لە مزگەوتی گەورە کە ڕۆکاتە مزگەوتی گەورە و خۆی بێرەوە گرتو ڕۆژانەیەتە ئێرە بەڕاستی نوێشخوێنەکانی ئافرەتان هەراسان بوون بەدەستیەوە ینی زۆر عزیەتی ئەوانیاوە سەیتەرەش ناکرێ بە سەریا چونکە باری دەرونی تەواو نییە. ئێمە لێرەوە وەکو مزگەوتی گەورە وەکو ئیدارەی مزگەوتی گەورە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەن کە ئەو حاڵەتەمان بۆ چارەسەر بکە بەڕاستی و چەند حاڵەتێکی تریشەیە کە بە وردی حەق ئەوان لێکۆڵینەوەی لێ بکەن و چارەسەریکەن داوایان لەکەین وەکو مزگەوتی گەورە ئەوە حاڵەتێکە زۆر زەرورە لایەنی پەیوەندیدار بێت سەرخەت و ئەو حاڵەتانە چارەسەر بکە ئەگینا نوێشخوێنەکان بە تەواتی هەراسان بوون و بێتە مای شێواندنی سیمای بەشی ژنانی مزگەوتەکەمان. مامۆستا لە ئێستادا دەرگای تەوالەتەکان داخراوە دەوترێت زیاتر بە هۆکاریەوەیە کە پیس و پۆخڵیە ئێوە چی ڕێکارێک گرنە بەر بۆی پاکخاوێنی ئەو تەوالەتانە پارێزرێ و جارێکی تر دانەخرێتەوە. لە ڕووی پاکوتر خاوێنی و مزگەوتی گەورە ئیزدحامێکی زۆری لەسرە هەموو بەشەکانی مزگەوت پاگەکرێتەوە بەشی پیاوان چ بەشی ئافرەتان و ئەو چێشخانەیە کە ڕۆژانە هەموو ڕۆژی هزار کەس لە فەقیر و هەژار یەک ئیستیفادەی لێکات و نانی لێخوا ئەگەر ڕۆژێک پاک نەکرێتەوە گەر یەک شەو پاک نەکرێتەوە مزگەوتی گەورە ڕۆژی دوای ئینسان ناتوانێت بێت نوێژی تیابکە و عیبادەتی تیابکات و ئەوە پیس و پۆخلی پێوە دیارە بێ. کارمەندەکانمان بە شەو هەموو شەوێک پاکیەکەنەوە بە تایبەتی بەشی ژنان کە ماندووبوونێکی زۆری لەگەڵ ئەبینن کە پاکیەکەنەوە بەڵام ئافرەتان زۆربەیان ئەوانی ڕووەکەنە ئێرە ڕێزمان هەیە بۆ هەندێک کە زۆر پاک و خاوێن هەتا یارمەتی دەریشن لەگەڵمانە بۆ چەند حاڵەتێک و بۆ پاکردنەوە زۆرجار بەڵام دەرەخەت ناین ینی هەموو شەوێک ئەتوانی ئینسان جارێک پاکی کاتەوە کارمەندەکانمان پیاون لە شەوە ئەتوان بچنەوەیکە ئەفرەتی تیانە پاکیکەنەوە بەداخەوە ئێمە هەموو شەوێک کە پاگەکرێتەوە ئەوێ دەمامک بەکارهێنن دەستکێش بەکارهێن بۆ پاکردنەوەی و حاوی تایبەتی تیادانراوە بەڵام ئافرەت هەیە یەک مناڵەکەی لەوێ پاگەکاتەوە نایخاتە شوێنی سەرلی تایبەتی خۆی و حاوی تایبەتی خۆی لەسەر فەرشی نوێژەکە شتەکە بەجێ هێڵێ ینی هەموو شتێک بە وردەکاری لێرەیە باز ناکرێ بەڵام پیس و پۆخلی وا بەدی ئەکرێ لەوێ کە هیچ ینی وەکو کوردەواری هەڵە بێلەزەت بوو ینی تامی نەماوە تۆ هەموو شوێک پاکیکەیتەوە بۆ بەیانی پێش نیوە سعات دە و یانزەی پێش نیوەڕۆ وەکو خۆی لێبێتەوە و خراپتریش بێت ینی ئینسان تەحملی نامێنە بەرسی حاڵتە ڕاستە وایە شتی ژنانە و دایبی مناڵ و ئەوانە لە شوێنانە فڕێدرێت و هیچ پاک و خاوێنێک ڕناگرن
ئافرەتان زۆر هەندێک بە هیچ شێوەیە گوێ نایەتێکە ئەمە مزگەوتە ماڵی خوایە شوێنی عیبادەتە پێویستە پاکتەمیز بێ پێویستە نوێژی بێ ئەو کەسەی لە دوای ئەوەیەت سەجدا با لەو شوێنە ناوچەوانی خاتە سەر عرز لەو شوێنە نوێژەکە و بۆنی ناخۆشە چێ بەلووتە هەندێک کەس ڕووەکاتە ئەوێ کە بەداخەوە بە هیچ شێوەیەک مراعاتی ئەوە ناکە کە ئەمە شوێنێکی گشتیە و خەڵکی تریش بەکاری هێنێ داواکەین کە خەڵکی لە ڕووی پاک و تەمیزیەوە یارمەتی دەرمان بێت چونکەم تەنیا بە کارمەندەکەی مزگەوت ناکرێ میشال وەکمە وتەی پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بوو ئەو باز لەوە کات کە بەڵێ چەند حاڵەتێکی شەڕ و ئالۆزی ڕوویداوە لە ناو تەوالەتەکانی بەشی ژنانی مزگەوتی گەورە بەڵام هۆکاری سەرەکی داخستنی تەوالەتەکان پیس و پۆخڵیە لە کاتێکا کە ژنان دەچنە ئەو شوێنانە پاک و خاوێنی ڕناگرن و بڕیاریشە ماوەی 2 ڕۆژە داخراوە بڕیاریشە سبەینێ بە ڕێکارێکی نوێ و بە خزمەتکردنی زیاتر بکرێتەوە.